سڵەوتان لێ بێ خۆشەویستان. لەم زنجیرە ڤیدیۆیەدا هەوڵ دەدەین کورتکراوەی زنجیرە کتێبێک بڵاو بکەینەوە. ناونیشانی کتێبەکەمان مەملەکەتی شەیتانە کە لەلایەن نووسەری بەناوبانگ ماکوان کەریم کاری نووسینی بۆ کراوە. ئامانجی نووسەر لە نووسینی ئەم کتێبە ئەوەیە کە چاواشەکارەکانی سیحر و جادوبازی ئاشکرا بکە. هەروها ئەم کتێبەی نووسەر باسی کۆمەڵێک ڕووداوی زۆر سەیر لە خۆ دەگرێ کە خودی کەسایەتی ماکوان کەریم بەشداری مەیدانی لەم ڕووداوانەدا کردووە و لە کتێبەکەیدا بۆمانی باز دەکا. و نووسەر دەڵێ کە ڕووداوەکانی نێو ئەم کتێبە لە ژیانی ڕاستیدا بەسرم هاتووە و تەنها ناوی کەسایەتیەکانی نێو کتێبەکەی گۆڕیوە، ئەویش بۆ پاراستنی ناسنامەی کەسایەتی ڕاستەقینەکان. هەروەها کۆمەڵێک زانیاری زۆر لە خۆ دەگرێ سەبارەت بە چۆنێتی مامەڵەکردن لەگەڵ بابەتی جنۆکە و سحر و جادوبازیدا. و ئەگەر هەر تاکێک تووشی حاڵەتێکی لەو بابەتە بۆیەوە چۆن بتوانێ مامەڵەی لەگەڵدا بکە. ئەمانەی باسمان کرد زانیاریە گشتیەکانی کتێبەکەن و بۆ تێگەیشتن لە تەواوی چیرۆکەکە دەتوانن بینەری بەشەکانی تری چیرۆکەکە ببن لە ڤیدیۆکانی پێش و ترماندا. بەڵام بیرتان نەچێت دەتوانن پشگیری زیاتریشمان بکەن بۆ بەردەوام بوونمان، ئەوش لە ڕێگەی لایککردنی ئەم ڤیدیۆیە و دەتوانن سبسکرایبی کەناڵەکەشمان بکەن بۆ ئاگادار بوون لە هەموو چالاکیەکانمان. ئێستاش با دەست پێ بکەین. چیرۆکەکەمان بەم جۆرە دەست پێ دەکاتەوە. لەگەڵ کاکە باز لە شەڕکردن گەڕاینەوە. لە ڕێگا کەوتینە قسە و پرسییم ئەوە کەی تۆ ئەوەندە دەسە پاچە بووی؟ کاکە باز: دەسە پاچە نەبووم، تا بەیانی لێ بدام هیچم نەدەوت چونکە ئافرەت بوو. ماکوان: یعنی تەنها لە برەوەی ئافرەت بوو قسەت ناکرد؟ کاکە باز: ئەی چۆن کاک ماکوان، هەر خۆشە ئافرەت لێت بدە. ماکوانش بە پێکەنینەوە: ئەی قوڕ بەو سەرت، وامزانی گۆڕاوی، هەر دەڵی جارانی کە دەچوین بۆ بەردەم قوتابخانەی کچان بیرتە لە کەس ئەپاڕایتەوە بۆ ئەوەی پەیوەندی لەگەڵ ببەستیت؟ یادگاریەکی خۆشت بیر بخەمەوە کاکە باز، بەڵام بەڵێنم پێ بدە تووڕە نەبی. کاکە باز: وەڵاهی کاکە سوور، هەرگیز لە تۆ تووڕە نابم، بەڵام تخوا تووڕەم مەکە. ماکوانش لی دوور کەوتەوە وتی: بیرتە ماکسی دایکت بە تەنافەکەی خۆتانەوە لێ کردە و بردت بۆ کچەکەی قوتابخانەی هاواری کچان؟ هەروامود ئەوی شێت بوو. کاکە باز بە تووڕەیەوە وتی: ئەی بیرتە لە بەردەم قوتابخانەی کچان هاوارت دەکرد ئەمبەربەریت، عارەبانەکەت بە سوور وەرگرت بوو، باپیرت هات لە بەرچاوی کچەکان سەری کردی بە ئەمبەربەریدەکەدا و دواتر کەچەڵیان کردی، پێمان دەوتیت خەسە کەچەڵ. ماکوان: باشە بەخوا هەر بۆ خۆشی بوو، تووڕە مەبە، قسەی خۆش دەکەین، یادگاری دەگێڕینەوە. کاکە باز: یادگاریت بیر نەکەوتەوە ماکسیەکەی دایکم نەبێ؟ بۆەوە تێک دەچم باسی ئەوە مەکە. ئەی بۆ باسی ئەو هەموو یادگاریە خۆشەی تر ناکەی، شەوانی توی مەلیک و گۆرانی وتن و قسەی خۆش و شەڕەبەردی گەڕک باز ناکەی، لای بە باسی ئەوە مەکە. ماکوان: بڕۆ ئەو پارەی لە خالی دەخوێڕیم برد بیدەین بە دەسڕی تەوالێت بۆ مزگەوت. بەیەکەوە چوین بۆ مزگەوتێکی تورکەکان لە نزیک بازاڕدا بوو. 800 یۆڕۆم لە خالیدی مەغریبی بردبوو. دامە مزگەوت و پێشم وتن ئەو پارەیە حەڵال نییە و پارەی خالیدا نابێ بۆ مزگەوت بەکار بێ، مەگەر بۆ چاکردنی زێرا بوو بۆڕی و کەرەستەی پاک و خاوێنی تەوالێتەکان و هەتا دوایی بێ. کاکە باز: ئەوە زۆر مهم بوو بەلامەوە کاکە سوور، نابێ پارەی حرام بەکار بێ بۆ شتی چاک و پاک، وایە یان نا؟ ماکوان: خۆی لە ڕاستیدا پارەکە هەر خزمەتە بۆ مزگەوتەکە، بەڵام ناکری لە ناو مزگەوتەکەدا بەکار بێ وەکو فەرش و کەرەستەکانی تری ناو مزگەوت، چونکە حرامە و دەبێ بە ئاشکرا بڵێ کە حرامە، بەتایبەت لە وڵاتانە. ئەو پارە زیادەی کە دێتە سەر حسابی بانقیەکانمان دەڵێن بیدەن بە هۆکاری چاکردن و کارێک کە بە پیسیەوە بڕوە، مەرجەکەی ئەوەیە کە بزانرێت حرامە، وەکو خێرکردن حساب ناکرێ، بەڵکو نەجات بوون تا لە حرامەکە، بەڵام ناکرێ ڕقت لە کەسێک بێت و بڕووی زەرەر لەو بدەیت و پارەکەی بخەیتە مزگەوت. ئەمەی کرمان لەگەڵ خالید وەکو سزا و عقوبەیەک بوو، دەنا ئێمە کارمان نییە بەسەریەوە و ئەوە کاری ئێمەش نییە. کاکە باز: ئەی ئەوەی ئەو کارە دەکا لە شەرعی ئیسلامدا جێگەی دەبێتەوە یاخودنا؟ ماکوان: نەخێر، شوێنی نییە لە شەرعی ئیسلامدا، دەبێت بانگ بکرێت و تەوبەی پێ بکرێ و دوای تەوبەکەشی بکوژرێ. کۆمەڵێک دەڵێن لە گۆڕستانی موسڵمانان نانێژرێ، کۆمەڵێکی تریش دەڵێن دەنێژرێ لەبەر ئەوەی تەوبەی کردووە. کاکە باز: بەڕاستی شتێ ترسناکە. ماکوان: بەڵێ بە دڵنیاییەوە ترسناکە، بڕۆ با بچین نانێک بخۆین، تەلەفۆنیش بۆ فریاد بکەین بێت بۆ لامان. کاکە باز:
تەلەفۆنی کرد بۆ فریاد و بە قەرەوەیسیانە قسەی لەگەڵ دەکرد. خەڵکی ناوچەی بازگر بوو. قەرەوەیسی بوو فریادیش تێنە دەگەیشت. لەگەڵ فریاد و کاکە باز نانمان خوارد. لە کاتی نان خواردندا بوون فرياد پرسیاری کرد. ئێمە کوانگیان کاکە ئێمەش فێری ڕوقیەی شەرعی بکە. شتێکی نەخوازرا و ڕوو بدا با منیش بیکەم. زۆر نەخۆشەیە دێنە لامان. واللهی سوور دەزانم هیچیان نییە. بەڵام تووشی ئەو حاڵەتانە دەبن کە تۆ تووشی بووی. تۆ دەزانی لە زانست داشتی وا باز ناکرێت. خۆت دەزانی زانست سەسپاوە. ماکوان ڕاستە زانست سەسپاوە. لە خزمەتتدام ئەوەندە زەحمەتیش نییە. بەڵام ڕوقیەی شەرعی چەندە خوێندنەکەی گرینگە ئەوەندە ئەوەی دەیخوێنێت گرینگە. فرياد زەحمەتە؟ ماکوان نەخێر زەحمەت نییە و زۆر ئاسانە. بەڵکو سیفاتی مرۆڤی ڕوقیە خاوێن زۆر جیاوازە لەگەڵ کەسی ئاسایی. هەرچەندە هەموو کەس دەتوانێت بیخوێنێ. ئەو کەسەی دەیخوێنێ کۆمەڵێک سیفەت هەیە دەبێت لە خۆیدا هەبێ ئینجا سەرکەوتوو دەبێ. فرياد سیفەتی وەکو چی؟ ماکوان ئەو کەسەی کە جن دەردەکا یاخود سحر و جادوو بەتاڵ دەکاتەوە دەبێت ئەم خاڵانەی تیابێ. دەست بە دەستنوێژ و جول و بەرەی خاوێن و بۆن خۆش بێ. ڕوو قیبلە بوەستێت ئەگەر زانی ڕووگا لەکوێ. دەبێ خۆی لە ئاەتەکان و مانای زیکر و فەرمودەکان تێبگات و بە جوانی بیان خوێنێ. ئیخلاس و تەمەنای لە خوای گەورە بێ کە کارەکە ئەنجام ئەدات و بزانێ شیفاش لای پەروەردگارە. دەبێت لە کاتی خوێندنی ڕوقیەکاندا بزانێت لەکوێدا فو دەکەی بەدەست یاخود فو دەکەی بەو کەسەی کە جنۆکەی تێدایە. بۆ کەسی نزیکی خۆت منداڵ یاخود خێزانت دەتوانی لە لیکی خۆت کە قورئانی پێدەخوێنیت و کۆ دەبێتەوە بدەی لێیان. دەبێت دەست بە دەمی خۆدا بهێنیت و لێوی ئەوانی پێتەڕ بکەیت. ئەویش تەنها بۆ کەسە نزیکەکانی خۆت. ئەو کەسەی ڕوقیە دەخوێنێ دەتوانێت لە کاتی خوێندنیدا دەست بخاتەوە ئەو جێگایی کە ئازاری هەیە یاخود بێشە سەری مرۆڤ. ئەگەر نامەحرەم بوو پێویست ناکە یاخود بەسەر پۆشەوە بیکە. هەروەها چەندین زار دووبارەکردنەوەی ئاەت و دوعا و نزاکان لە کاتی چارەسەردا. گرینگە لە کاتی خوێندنەکەیدا نیەت و بۆسوونت بۆ شیفا بێ لە ڕوقیەکە. هەروەها بیر لە پارە و ناوبانگ نەکەیتەوە. گرینگە ئەو کەسەی ڕوقیەکە دەخوێنێ شارەزا بێ لە بواری دەرکردنی جنۆکە و بەردەوام بێت لەگەڵ نەخۆشەکە. بە هیچ شێوەیەکە ژوازی لێ نەهێنێ تا زنەکە دەردەکە. هەموو جنێک کە دەچێتە لاشەوە لە ماوەی 10 خولەک تا 20 خولەک کۆتایی دێت و دەڕوە. ئەگەر زۆر ماند و کەر و درۆزن بێت کاژمێرێک دەبا. خۆ ئەگەر دەرنەچوو خەتا لە نەخۆشەکەی تاوانی کردووە یاخود گرێبەستی لەگەڵ کردوون کە دەبێ بەتاڵ بکرێتەوە یاخود لە ڕێگەی سحرەوەیە و جنۆکەکان سەقاوە سوبوون و ناڕۆن. دەبێت دوو کەس بەردەوام ڕوقیە بخوێنن لە سەرەتا بەتاڵ دەکرێتەوە. جاری وا هەیە هەفتەیەکی پێدەچێ دەبێت کاتی بۆ دیاری بکرێت چەندین زاریش دووبارە بکرێتەوە. ئەگەر جنۆکەکە کەوتە قسە دەبێت هەوڵی زۆر بدرێ بۆ موسڵمانکردنی و هیدایەت دانی بەڵکو هیدایەتی خودای گەورە وەربگرێ لەسەر دەستی ئەو کەسەی ڕوقیەکە دەکا. ئەو کەسەی ڕوقیەکە دەخوێنێت دەبێ بزانێ ئەو کەسە چەند پێویستی بە ڕوقیەیە. ئایا پێویستی بە ڕوقیەی کورتە یاخود ڕوقیەی درێژ؟ چونکە زۆر زار ئەوەی ڕوقیەکە دەخوێنێ دەنگی زۆر ناخۆشە و نەخۆشەکە بێزار دەکا. دەبێت زۆر نەخوێنێت و پشوو بدا تا نەخۆشەکە بە باشی چارەسەر ببێ. ئەگەر ئافرەت بوو پێویست ناکات زۆر بە دەنگی بەرز بەسەریدا بخوێنرێ. هەندێک جار پێویست دەکا هەر بە نهێنی بیخوێنێت و هەندێک جارێش بە دەنگی بەرز. ئەو کەسەی دەیخوێنێ پێویستە خاوەن وەرع بێت و حرام خۆر نەبێ. فرياد بەخوا ئەمە بە من ناکرێ مامۆستا ماکوان. کاکە باس بۆ فریادگان کوڕێکی بەڕێز و خواناسی وەڵا تەنها تۆ دەتوانی. کاکە سووری برام دەمێکە مەلایە تۆ ئەتوانی ببیت بە مەلا و دکتۆرش. فرياد ئەی ئەتوانی بۆ ئەو کارە پارە وەربگریت؟ ماکوان لە شەرعدا ڕێگری نەکراوە بەڵام پێویستە ڕەچاوی باری دارایی خەڵکی بکرێت و ئیستیغلال نەکرێن. هەروەکو وتم پێویستە ئەو کەسی ئەو کارە دەکا خاوەن وەرع بێت و لە خوا ترس بێ کە دروی کرد بۆ پارە پەیداکردن ئەوە هیچی لە ئەنجامدا نییە. زانایانی ئیسلام دەڵێن هەر کەس ئەو کارە بکاتە پیشە تووشی سێ حاڵەت دەبێت. یەکەم تووشی شرک دەبێت، دووەمینیشیان تووشی داوێن پیسی دەبێت، سێمینیشیان حرام خۆر دەردەچێت. لەبەر ئەوە زۆر پێویستە ئەو کەسانی کە ئەو کارە دەکەن زۆر وریابن. کاکە باس ئەی لە کوردستان خۆشیێخ و کەسی زۆر ساختە چی هەیە؟ بەخوا من یەک دوانێک دەناسم نوێژیش ناکەن. ماکوان پێناسێ ئەوانە هەر موسڵمانیش بن زۆر بەیان ساحیرن. کاکە باس ئەی ئەوە زانیم حکومی لە ئیسلامدا کوشتنە، ئەی لە یاسای ئێستا هیچی لەگەڵ ناکرێ؟ ماکوان لە یاسای عێراقی و هەرێمیش سزای لەسەر دادەمەزرێ
بەڵام بە مەرزێک کەسەکە بچێ سکاڵای لەسەر تۆمار بکات و بە ناوی پارە خواردن و هەڵخەڵەتاندنی خەڵکیەوە. فریاد: ئەی ڕوقیە چییە؟ چۆن من زنۆکە دەربکەم ئەگەر بتوانم ئەو مەرزانە لە خۆمدا پەیڕەو بکەم؟ ماکوان: ئاسانە. فریاد ژووتی: ئادی مادام فێرم بکە. ماکوان: بەسەر ساو سەرەتا سوورەتی فاتیحە بخوێنە و دوای ئایەتل کورسی و دوو ئایەتی کۆتایی سوورەتی بەقەرە، 3000 خوێندنی سوورەتی قولەکان، واتە قول هو الله ئەحەد و قل ئەعوذ برب الفەلق و قل ئەعوذ برب الناس. بەڵام 3000 و فوبکە بە دەستتدا و بیهێنە بەسەر نەخۆشەکەدا. دوای ئەوە هەر ئایەتێک دەخوێنی با بە ئارەزووی دڵی خۆت بێ، بەڵام هەوڵ بدرێت ئەو سوورەت و ئایەتانە بخوێنرێ کە باسی دۆزەخی زۆر تێدایە یاخود باسی قیامەت دەکا، چونکە قورئان هەمووی بەرەکەت و کەلامی خودای پەروەردگارە و موبارەکە. کاکە باس: جا ئەوە چییە؟ منش خۆ دەیزانم. فریاد: تەواو هەر ئەوەندەیە؟ ماکوان: بەڵێ هەر ئەوەندەیە، ئەوەی کە لە فەرموودەی ڕاست و دروستی پێغەمبەری خوداوە هاتووە درودی خودای لەسەر بێ، زانایان ئەوەندەیان باس کردووە. فریاد: ئەی ئەم هەموو شێخ و مەلایە چییە ئێستا دروست بووە؟ هەمووی جن دەردەهێنن. ماکوان: لە ڕاستیدا ئەوانە هاوبەشن لەگەڵ جن و شەیتانەکان و هەروەها دەیان خەنە ناو لاشەی ئەو خەڵکە و تەنها خەریکی پارە پەیداکردنن و هەندێکیشیان خەریکی گەمژەکردنی ئەو خەڵکن. فریاد: ئەی چۆن بزانین کەسێک توش بووە؟ واتە نیشانەکانی چییە؟ کاکە باس: تۆسەی ئەمەش ناکەی کولی توبی خوێندووە و دەیەوێ کولی جنیش بخوێنێ. کاکە دەبەسە با بڕۆین کۆنکانێک بکەین تا لە ماکوانی نەبەمەوە ناخەوم، بەس بۆ ئەوە هاتووم کۆنکانێک لە ماکوان بەرمەوە. فریاد: تخوا پەلەمەکە با ئەوەشمان بۆ باز بکە ئیتر دەڕۆین. ماکوان: نیشانە سەرەتایەکانی بەم شێوەیە: هەستکردن بە خەم و خەفەتی زۆر و سنگ و شاری و تەسک بوونەوەی سینا لە زۆربەی کاتەکان، هاوڕێکردنی خەمباری بەبێ ئەوەی هیچ شتێک بەسەر و کەسەدا ڕوویدا بێ و هەمیشە لە پڕ دەست دەکا بە گریان. هیچ ئیشتیهایەک و حەزێکی بۆ خواردن نامێنێت و نان ناخوا، هەر خواردنێکی بدەیتێ دەیخوات، تامی خواردنەکەی لا گرنگ نییە، نانی وشک و گۆشت وەکو یەکە لە لای، واتە هەموو تامەکان لە دەست دەدا، تەمەڵ دەبێت و توانای هیچی نامێنێ و تەنانەت ئەوەشی کە لەسەری واز بە بیکان ناتوانێت، هەر دەخەوێت و پان دەبێتەوە هیچی بۆ ناکرێت، خەویشی لێ ناکەوێت کە خەوی لێکە و زۆر دەخەوێت، واتە معتاد و بەردەوام دەبێت لەسەری، هەمیشە خەوی ناخۆش و بێزارکەریش دەبینێ، هەمیشە ڕاڕایە و سەر ئێشەی لەگەڵدایە، هەز بەوە دەکا کە هیچی بۆ ناکرێت و کەسێکی لاواز دەردەکەوێت و حەزی بە مردنە. فریاد: دەی نەخۆشی دەرونیش هەروایە. ماکوان: نەخۆشی دەرونیش هەر لە شەیتانەوەیە، بە دڵنیایەوە هەر هەمان شتە، بەڵام هەندێک حاڵت هەیە جیاوازی دەکە. فریاد: وەکو چی شتێک بۆ نمونە؟ ماکوان: تۆ پزیشکی و دەزانی زۆر ئافرەتمان هەیە هەمان حاڵەتی توش دەبێ، بەڵکو خراپتریش، دەڵێت تارمایی دەبینم یا خوشت دێتە بەرچاوی، یان مێرد و باوک و کەس و کارەکەی لە بەرچاوی ڕەش دەبێ، یاخود ڕاڕایەکەی ئەوەندە خراپ دەبێ تووشی نەخۆشی تری دەکا. ئەمانە هیچی پەیوەندی نییە بە نەخۆشی نەفسی و بە جنۆکە و شەیتان، بەڵکو کەمی ڤیتامین دی و ڤیتامین سی و ئاسن و تێکچوونی هۆرمۆنەکانێتی. فریاد: ڕاستە قسەکەت تەواوە. ماکوان: پیاوانیش هەمان حاڵەتیان توش دەبێ بە کەمی ڤیتامین دی و ڤیتامین سی. زۆربەی خەڵکی کوردستان فێرنین لە بەرخۆردا بۆستم، ڕاستەوخۆ خۆر لە پێستیان نادا، بە تایبەت ئافرەتان بۆ ئەوەی ڕەش نەبنەوە هەر ناسنە بەرخۆر، لە کاتێکدا چارەسەری زۆربەی نەخۆشیەکانیانە. فریاد: زۆر ڕاستە، ئەو ماوەیە لە شاری دووبەی لە ئیمارات بووم، زۆربەی خەڵکی ئەو وڵاتە نوقستانی ڤیتامین دییان هەیە چونکە ناسنە بەرخۆر. کاکە باس: هەڵسن با بڕۆی نوێژەکانمان دەکەین و دەچین لە ماڵەوە یاری دەکەین، چوین بۆ مزگەوت و نوێژی عیشامان کرد و گەڕاینەوە بۆ ماڵەوە، کۆنکانی هێنا و دەستمان کرد بە یاریکردن، من و کاکە باس فریادش دەینووسی و تەماشای دەکردین و منیش زۆر حەزم پێی نەبوو، بەڵام بۆ ئەوەی تووڕێکم وەرەقەم زۆر لێ دەبر و بە کوردی خۆمان گزیم لێ دەکرد، کە دەیگرتم دەیوت کاکە موسڵمانی نابێ کاری وا بکەی، منیش دەموت یاری دەکەین خۆنوێژ ناکەین ڕەحمەتت لێبێ. هەڵبەت یاریکردن بووە تەنها بۆ خۆشی بووە، نەک لە سەر شت کرابێ وەکو قومار. لە پڕ زەنگی من لێیدا کە وەڵامم دایەوە وتی: حوسێنم وا هاتووم، ناو نیشانەکەتم بۆ بنێرە. ماکوان: ئیقبالت لەگەڵدایە یاخودنا؟ حوسێن: نا ئیقبال چووە بۆ ئەفغانستان، منداڵەکەی بردووە و خۆی دەگەڕێتەوە لەم ڕۆژانەدا. ناو نیشانەکەم بۆ ناردوو هات بۆ لامان و کەمێک دانیش.
حوسێن ڕافی هەمووی چارەگێک دوورە لێرەوە بڕۆ بچین بۆ لای. ماکوان ئاڵتوونەکانی لایە یاخود نا؟ حوسێن ناشتێکی تر ڕووی داوە با بچینە لای ئەو پێت دەڵێم. ماکوان ئەمانی لێرەن هەمووی برای منن، بێخەم قسە بکە و هیچ کێشەیەکشمان نابێت. حوسێن کاتێک ئاڵتوونەکانی لێ بردوێتی بیفرۆشێ بۆ خۆی کە بردوێتە بەلزیکا، لەوێ کۆمەڵێک مافیای تری جوولەکە لێیان سندووە و زۆریان لە ڕافیش داوە. ئێستا ئاڵتوونەکە لای ئەوانە. ماکوان کەوای وت زۆر تووڕە بووم، وتم دەستیان خۆش بێ، خۆزگا وەکو سەگ دایان تۆپان، با بڕۆین ئەوەندەی تریشی لێ بدەین. هەرکەوام وت کاکە بازوتی ئەوە من ئامادەم با بڕۆین. فریاد دژوتی کاکە بیکەن بۆ خاتری خوا شەڕی چی باسی چی دەکەن؟ حوسێن سەیدا باهێ من و ئارام بین لەگەڵیدا، دەڵێت ئەگەر ئێوەش هاوکاریم بکەن ئاڵتوونەکان ئەدۆزمەوە. ماکوان ئەترسم لەگەڵ ئاڵتوونەکاندا ئێمەش بدزن و بمان فرۆشن. سەیدا حوسێن ئەوە جوولەکەیە، سیقیان لەسەر نییە. حوسێن تۆ جارێ واز بێنە تا ئەم خوێڕیە فێری ئەوە نەبێ ماڵی ئێمەی کورد بخوا. هەڵسەین چوین بۆ ماڵی ڕافی، من و حوسێن و کاکە باز. هەرسی وتم کاکە باز مەیە، هەر ڕازی نەبووتی هەردێم. هاتو چوین لە دەرگاماندا بە کڵاوێکی جوولەکەوە هات بەرەو ڕوومان و کاتێک منی بینی دەم و چاوم دابوو بەیەکدا. ڕافی حوسێن بە ماکوان بڵێ وەکو دست تەماشام نەکە، بەڵکو ئێمە هاوڕین، دەزانم تووڕەیە. چوینە ماڵەکەی ڕافی وا خۆی نیشان ئەدا زۆر دڵسۆزە. بە کوردی بە حوسێنم وت هەموو گیانی درۆیە، بە هیچ شێوەیەک بڕوای پێ نەکەیت و دەبێت زۆر بە ئاگاییەوە لێرە بین، چونکە هیچی لا گرنگ نییە پۆلیسمان بۆ بانگ بکات و بڵێ بۆ کوشتنم هاتوو. کە باسی پۆلیسم کرد بە عەرەبی وتی ماکوان عەرەبی دەزانی؟ ماکوان خراب نیم، ئەتوانم ئیشەکانی خۆمی پێ جێبەجێ بکەم، بەڵام تۆ چۆن عەرەبی دەزانی؟ ڕافی ماوەیەکی زۆر لە وەزارەتی دەرەوەی هۆڵندا کارم کردووە، لە کۆنسوڵی لیبیاش بوومە، ئیتر فێر بووم بە عەرەبی قسە بکەم، لە زمانی عەرەبیدا باشم. بە عەرەبی قسەم لەگەڵ کرد، لێم پرسی ئەی چەند وەختە بۆ نەدوتووە کە عەرەبی دەزانی؟ ڕافی ئاخر من وام زانیوە کە ئێوە عەرەبی نازانن. ماکوان زۆر بتناسین لەوانەیە کورد دەربسید ڕافی من کوردم زۆر خۆش دەوێ. ماکوان ڕاز ناکەی حوسێن کووردە کەسی ئەویشت هەڵخەڵەتاند و ئاڵتوونەکانی دزی. ڕافی تکایە نەموت بە چاوی دەست تەماشام بکە کە تۆ ڕۆشتی ویستم هاوکاری ئیقبال بکەم. ماکوان بە دزینی ئاڵتوونەکانی هاوکاری دەکرد. ڕافی جوولەکە کوردی خۆش دەوێ، هەرگیز پشتی تێ ناکە. ماکوان ڕاز نییە، لەوەتی ئێوەی جوولەکە بوونتان هەیە هەر خەریکی پاشقوڵگرتن بوون لە کورد. ڕافی تەنها ئێمە بووین کە هاوکاری مەلا مستەفای بارزانیمان کرد. ماکوان ڕاز نییە، لەبەر خاتری مەلا مستەفا نەبوو، دژی عێراق بوو دەستان لەگەڵ کووردا تێکەڵ کرد، لەو کاتەشدا زۆر بێ هەڵوێز بوون. ڕافی ئێستاژ ئێمەی جوولەکە لە دنیادا هاوکاریتان دەکەین و پشگیری گەلی کورد و ڕیفراندۆممان کرد. ماکوان بەڕاست ئەیکۆ هەڵوێستان دەرهەق بە ڕیفراندۆم بۆ پشتان کردە گەلی کورد. کاکە باس ماکوان هەڵسم تۆزێکی لێ بدەم. ماکوان بۆ خاتری خوا لە ماڵەکەی داینهیز نەکەی، باش بۆ ئەویش بێدەنگ بوو. ڕافی من زۆر ئاگاداری سیاسەتی ئێستا نیم، دەنا ئەوەندەی بزانم کورد و جوولەکە زۆر نزیکن لە یەکەوە. ماکوان ڕاز ناکەی، ئەی چۆن ئاگاد لە ڕیفراندۆمە، ئێوە گەورەترین هەڵی ژیانی کوردن، ئەزانی چەندە بێ هەڵوێز بوونە لە بەرامبەر کووردا؟ ڕافی نەخێوانیە. ماکوان چۆن وانییە؟ دوای دروستبوونی بزوتنەوەی سەهیۆنی لە ساڵی 1996 زاینی وردە یەهودیەکانی کوردستان دەستیان کرد بە گەڕانەوە بۆ فەڵەستین تاک بە تاک، بەڵام بە شێوەی کۆمەڵ نەبوو لەم قۆناغەدا. دواتر دوای کۆنگرەی بازل لە نێوان ساڵەکانی 1920 بۆ 1926 زاینی نزیکەی 1900 جوولەکە کە کوردیان دەزانی و بە کورد هەژمار دەکران کۆچیان کرد بەرەو فەڵەستین. ڕافی ڕاستە، بەڵام کێشە چییە لەو زانیاریانەی کە دەیڵێ؟ ماکوان کێشە خیانەتی ئێوەیە دەرحەق بە کورد و کوردستان. ڕافی تێناگەم تۆ باسی کام خیانەت دەکەی، بەس پێم بڵێ. ماکوان ئەزانی خیانەتەکەتان چەندە گەورەیە؟ لە ساڵەکانی 67 بۆ 38 پێش زاین یەهودیەکانی کوردستان هێز و پارە و سامانیان کۆکردەوە لە کوردستان و نردویانە بۆ جەلیل لە باکووری فەڵەستین بۆ یارمەتیدانی یەهودیەکان کاتێک کەوتبوونە بەرهێرش لەلایەن ڕۆمانیەکانەوە.
لە سیەکان و چلەکانی سەدەی ڕابردوو دوای هەوڵی یەهودیەکانی جیهان بۆ دروستکردنی دەوڵەتی ئیسرائیل لە کوردستان چەندین بزوتنەوەی سەهیۆنی دروست بوون بۆ کۆکردنەوەی یەهودیەکان و گێڕانەوەیان بۆ ئیسرائیل. لە کوردستانیش بە هەمان شێوە ئەم بزوتنەوانە دروست بوون. ڕێکخراوینەوەی یەهوزا لە هەولێر، هەروەها ڕێکخراوینەوەی یەهوزا لە خانەقین، ڕێکخراوی هاجانا بەرگری لە کەرکووک لە ساڵی 1946، هەروەها بزوتنەوەی حالوتوز لە کەرکووک لە ژێرناوی قەعەڕود لە ساڵی 1944، هەروەها بزوتنەوەی حالوتس لە هەولێر لە ژێرناوی تەبەریە لە مانگی ئازاری 1947، هەروەها بزوتنەوەی حالوتز لە هەڵەبجە لە ژێرناوی تەلحای لە مانگی ئازاری 1947. یەکێک لە یەهودیە دەوڵەمەندەکانی کوردستان نور ئیلا کە دانیشتووی هەولێر بووە و بەرپەرز بوو لە بزوتنەوەی سەهیۆنی لەو ناوچەیە، دەستیان کرد بە یارمەتیدانی بزوتنەوەی سەهیۆنی بە پارەیەکی ئێزگار زۆر بۆ کیرن کیمپ، سندوقی دامەزرێنەری یەهودی. هەر بۆیش بانگێشکرا بۆ کۆنگرەی سەهیۆنی 15مین لە ساڵی 1927، بەڵام بەزانینی کاربەدەستان لە عێراق ڕێگریان لێکرد لەو گەشتە و نەیانهێژ ئەو گەشت بکە. هەروەها ئیسحاق دانیێل کە بەرپرسی بزوتنەوەی سەهیۆنی کەرکووک بوو لە هەمان کاتدا ئەندام پەرلەمانی ئەو کاتی عێراق بوو، دەستی کرد بە کۆکردنەوەی پارە بۆ بزوتنەوەی سەهیۆنی. لە خانەقینش ئیبراهیم ساسۆن کە بەرپرسی بزوتنەوەی سەهیۆنی بوو لە خانەقین لە ساڵی 1935 زگە لە کۆکردنەوەی پارە و ناردنی بۆ بزوتنەوەی سەهیۆنی دەستی کرد بە ناردنەوەی کوردە یەهودیەکان بۆ ئەو فەڵەستینەی کە لە ڕێگەیەوە دەیانویست دەوڵەتی ئیسرائیلی لێ دامەزرێنن. ئەمەش مشتێکە لە خەرمانێکی بێ هەڵوێستی ئەو یەهودیانەی کە لە کوردستاندا ژیاون. ئەو کوردستانەی یەکەمین لانکە یەهودیەکان بوو. ئەو کوردستانەی بە تایبەتی ناوچەکانی زاخۆ و بادینان و بارزان وەک بەشێک لە مێژوونووسان باسی دەکەن هێندە شوێنێکی ئارام بۆ بۆیان هیچ جیاوازیەک نەکراوە لە نێوان یەهودی و موسڵماندا. لێرەدا دەمەوێ ئەوە شت پێ بڵێم کە ئەو سەردەمە بزافی ڕزگاری خوازی کوردی لە سەرجەم ناوچەکانی کوردستاندا لەو پڕی لاوازیدا بووە، چ لە ڕووی داراییە و چ لە ڕووی پشگیریەوە و هەروەها چ لە ڕووی هێزەوە، بە تایبەتی دوای شکستی شێخ محمودی نەمر و دامرکاندنەوەی شۆڕشی بارزانی لە 1931 و 1933، هەروەها هاتنی مەلا مستەفا بۆ سلێمانی. لێرەشدا ڕۆڵی یەهودیەکان زیاتر دەردەکەوێت کە هەوڵی ئەوان لە ڕوانگەی ئاینیەوە ڕوانیانەتە کوردستان نەک لە ڕوانگەی نەتەوایەتیەوە. ڕافی، من هیچ زانیاریم لەسەر ئەو مێژووی تۆ نییە. ماکوان، جوولەکە زۆربەی شتەکان دەزانن، بەڵام کە زۆرتان بۆ هات خۆتان لە گێلی دەدەن. ئازانن لە شارەکەی من سکارە ساتێکتان دروست کرد؟ ڕافی، مەبەستە سلێمانیە؟ ماکوان، بەڵێ سلێمانی دەڵێم. ڕافی، ئێمە گەڕەکمان هەبووە لە سلێمانی ناوی جوولەکان بووە، کوردەکانی ئەوێ دەریان کردی. ماکوان، ڕاز ناکەیت و خۆت بە درۆ خستەوە. ئەگەر قسەکەی تۆ وا بێت کەواتە کورد جوولەکەی خۆش نەویستووە، کە ڕاز نییە. پاشان کە دڵێم درۆ دەکەی ئێوە خەڵکی شاری سلێمانیتان فرۆش بۆ ئیسرائیل. ڕافی، من بڕوا ناکەم شتی وا ڕووی دابێ. ماکوان، بۆ زانیاریت من شارەزای مێژووی کورد و ئیسلام و جیهانم بەگشتی، تۆ ناتوانی لەگەڵ مندا لەسەر مێژوو قسە بکەی، جوان گوێ بگرە و خەجاڵەتی بکێشە. جوولەکەکانی شاری سلێمانی و ناوچەکانی دەوروبەری کە چەندە زیان بەخش بوون بەرامبەر بە خەڵکی سلێمانی و ناوچەکە و چەند زیان لە خەڵکی شاری سلێمانی کردووە. بۆ ئەمە بەستەر چەند بەڵگەیەکی مێژوویت بۆ باز دەکەم. لە دوای جەنگی جیهانی دووەم لە سەردەمی ڕەشید عالی گەیلانیدا گیرانی ڕووی کردا شاری سلێمانی لە نێوان ساڵانی 1946 و 1954دا کە خەڵکی ئەو دەمە شۆڕشیان دەکرد بەرامبەر ئیمپریالیزم و حکوومەتی پاشایەتی و دەرەبەگ و ئاغای ئەو سەردەمە. لە شاری سلێمانی ڕۆژی وا هەبوو 2000 تا 3000 خۆپێشاندان دەکرا. خەڵکی شاری سلێمانی زۆر فەقیر و لێقەوما و بێکەس بوون. هەروەها خەڵکی لەو کاتەدا بۆ ئانەیەک دەچوون بە ئاسماندا. لە هەمان کاتدا جوولەکەکان لە ناو شاری سلێمانی بڵاو بوونەوە. لە ناسراوەکانیان مسقێل، ڕابین و ڕافائیل و جۆزێف و بنیامین بوون. هەروەها مۆشی و مناحیم لە ناودارەکانی ناو شارۆسکی پێنجوێن و هەڵەبجە و سلێمانی بوون. بنەماڵە بنچینەدارەکانی ئەو سەردەمە لە ناو شاری سلێمانی 2500 بنەماڵە بوون کە لە سلێمانیدا دەژیان، ئەویش بە پێی سەرژمێری ساڵی 1947 کە دانیشتوانی سلێمانی نەدەگەیشتە 3000 کەس. ئەو کاتە دەستگای تەموین بایعی هەبوو کە کەلوپەلی دابەش دەکرد بەسەر خەڵکیدا
کە شەکر و چای و خام و بلووری و سابوونی ڕەقی و لۆکس و چیتی شیرکەتی و هەتا دوای جوولەکەکانی ئەو سەردەما بە تایبەتی مسقێل لەگەڵ ڕافائیلدا کە بە میرزا ناسرا بوو ڕێککەوتبوون لەگەڵ کارمەندەکانی ئەو دەستگایە کە بە هەموو شێوەیەک بازاڕی سلێمانیا مۆنۆپۆل کردهبوو. ئەو دەمە لە ڕێگەی حزبی کۆمۆنیستی عێراقی و پارتی دیموکراتی کوردستان و حزبی ڕزگاری و حزبی هیوا لە ڕێگەی ڕێخستیانەوە توانیان زۆرێک لەو خەڵکە دزە و لەگەڵ جوولەکەکان دەستگیر بکەن. فەقی ڕەشیدی قەشان پیاوێکی بەڕێزی شاری سلێمانی بوو. دوکانێکی گەورەی لە شاری سلێمانیدا هەبوو لای قەسرەکەی تۆفیق قەزازەوە. لە دوای گرتنی مسقێل و جۆزێف و ڕافائیل و هەندێکی تر لەو جوولەکانی تر کە بە گرانشتیان بە خەڵکی دەفرۆشتەوە ئازاد کران. بەو مەرجە ئازاد کران کە دەبێت جاسووسی بۆ حکوومەتی پاشایەتی و ئیمپریالیزم بکەن. بڕیاروا بوو کە مسقێل هاتە دەرەوە ناوی هەرسی شۆڕژگێڕەکانی شاری سلێمانی بوو بیدا بە حەسەن ساقی و حسێن ساقی برای کە ئەم دوانە بە بنەسا توورکمان بوون و دوو جەلادی شاری سلێمانی بوون و هەموو جوولەکە و یەهودیەک ببوون بە جاسووس بەسەر خەڵکیەوە. هەروەها مسقێل و جۆزێف کە ئازاد کران دامەزران لە لای فەقی ڕەشیدی قەشان بە باش کاتب. لە ساڵی 1940دا کە زۆرترین خۆپێشاندان ڕووی ئەدا لە شاری سلێمانی، خۆپێشاندانێکی گەورە لە بەردەم دوکانەکەی فەقی ڕەشیدی قەشان ڕوویدا. هەروەها بۆ جۆشدان و گەرمکردنی خۆپێشاندانەکە مسقێل هاواری کرد بژی برایەتی کورد و ئیسرائیل و لەو کەسانەی کە زوو دەرباز بوون و نەگیران لەو خۆپێشاندانە محەممەد شەیدا حسێنی سەید گوڵ و مەجید عەبدوڕەزاق زامدار و حسێنی حازی ئەمین و چەند قوتابیەکی تر دەرباز بوون. خەڵکی شاری سلێمانی لە خۆپێشاندانەکە 170 کەسیان لێگیرە و ئەوانشی کە دەستگیریان کردبوون هەر بە فیتی مسقێل و ماناحم و ڕابین و هەتا دوایی بوو. هەروەها جوولەکەکانی شاری سلێمانی کاریان دەکرد لەسەر ئەوەی کە ئەو بنەماڵە ناودارانە حیا و شەرمیان بتکێنن بۆ ئەوەی سەرشۆڕیان بکەن لە ناو خەڵکیدا و ئەوەی لە هەمان کاتدا قسەی خۆیان بەسەریاندا زاڵ بکەن. دەستیان تێکەڵ کردبوو لەگەڵ ڕژێمی پاشایەتیدا بۆ ئەوەی ڕۆژنامەی ژین و گۆڤاری گەلاوێژ و هەروەها ڕۆژنامەی خەبات کە زمان حاڵی پارتی دیموکراتی کوردستان بوو ئاویست لە ناو خەڵکیدا خوێنەری ئەو ڕۆژنامە و گۆڤارانە کەم بکەنەوە هەتا دابخرێ. بۆ ئەمە دەڵێ چی ڕافی گیان ڕافی هیچ زانیاریم نییە لەسەری ببوورە. ماکوان باشە ئادەی پێم بڵێ کوا ئاڵتونەکان. ڕافی لە بەلجیکایە لە بن دەستی چەند کەسێکی مافیادایە هاوکاریم بکەن و وەری بگرنەوە. دەمەوێت دام بنێم بەوەدا کە من هەڵم کرد بەڵام بازی هەڵەکەم داوە دزیان لە من کرد و ئەوانیش جوولەکەن کە منیان هەڵخەڵەتن. ماکوان من دەڵێم ئێوە دزن باوەڕ ناکەیت هێشتا دەڵێ بە چاوی دز تەماشامان مەکە. ڕافی تکایە ئازارم مەدە با بتوانین بەیەکەوە ئاڵتونەکان بگەڕێنینەوە. ماکوان ئازاری چی تۆ پێویستە دەستت ببڕێ ئێستا کاتی ئەوە نییە پلانمان چی بێ؟ حوسێن من نازانم باسی چی دەکەن. ماکوان پلان دادەنین بۆ ئەوەی ئاڵتونەکە بەدەست بهێنینەوە. حوسێن هەموو پێداویستی ڕێگا و ئۆتۆمبیل و خواردن و خەوتن لەسەر تۆیە ڕافی. ڕافی باشە ڕازیم بەڵام پێویستە چەند کەسێکی ترمان لەگەڵ بێت لە برۆکسل تا ئەو کەسانە لێمان بترسن. حوسێن خەڵکم ئامادە کردووە لەوێ خەمتان نەبێ کوردی باکووری زۆر لێیە. ماکوان زۆر باشە ئەم شەو بچینیان بەیانی. ڕافی ڕێگاکەمان 3 کاتژمێرە بەیانی بچین باشترە دەچینە دوکانەکەیان و لەوێ قسەیان لەگەڵ دەکەین. ماکوان فێڵیان درۆ بکەی بۆ ئەبەدی خۆم دەتخەمە زیندان تێدەگەی چی دەڵێم؟ ڕافی دڵنیا بە تەڕەفی تۆ دەبم. ماکوانش بە کوردی وتی ئەگەر بڕوات پێ بکەم لە جێگای تۆ بم. هەڵساین هاتینەوە بۆ ماڵی فریاد و چاوەڕێمان کرد تا بەیانی و هەمومان بەیەکەوە بچین بۆ بەلجیکە. بە 2 ئۆتۆمبیل ڕۆشتین. حوسێن لەگەڵ ڕافی بە ئۆتۆمبیلێک و من و کاکە بازیش بە ئۆتۆمبیلەکەی خۆم چوونە برۆکسل و لەوێ لە بازاردا دەگەڕام. خۆم کرد بە دوکانێکدا تەنها زۆری جیاوازی شکۆلاتەی بۆ دیاری دەفرۆش. چوومە دوکانەکە تا چەند دیارێک بکڕم بۆ نەرویج. لە جامخانەی ئەو دوکانە فوارەی شکۆلاتە دانرا بوو. زۆر سەرنج ڕاکێش بوو لەلام لە زیاتی ئاو شکۆلاتی پێدا دەهاتە خوارەوە. سەرنجی ڕاکێشا بووم دۆش داما بووم بە دیاریەوە. لە پەنجەرەکە و لە پشتی خۆمەوە حەسقیل و سەسیلم بینی. ئاوەڕم دایەوە کەس دیار نەبوو. لە جامخانەکەەوە تەماشام کردەوە هەردووکیان پێدەکەنی. دیسان ئاوەڕم دایەوە کەس نەبوو. حەسقیل سپاندی بە گوێمدا وتی بڕۆ بۆ سەر ئەو کورسیە دابنیشە با قسە بکەین. ڕۆشم لەسەر کورسیەکە دانیشتم و حەسقیل خۆی ئاشکرا کرد. ماکوان
لە دوای ئەو هەموو ناڕەحەتی کە بەسرم داهات ئەوەندە خوێن ساردن ئاوا دێن بۆ لام هەواڵشم بەم جۆرە دەپرسن. حەسقیل ئەوەی بەسەر تۆ داهاتووە زۆر خراپتر بەسەر ئێمە داهات. تۆ دەبێت بزانی چەند لە ئێمەوە نزیک بیت و هاوڕێتی ئێمە بکەی ئەوەندە ئەوان دوور دەکەونەوە کە تۆ نزیک بووی لەوان ئێمە توانامان نییە بینەلات ئەو بنەمایە بزانە. ماکوانش بە پێکەنی نەوتی حەزەگیان ئەمە بنەمای جەبریە یان هەندەسیە. حەسقیل ئاگادار بە ئاڵتونەکان لای کۆمەڵێک مافیایە ڕافی تەزویری کردووە وەکو خۆی دروستی کردوتەوە تەنەکەیەوە هەر هەمووی ئەوەیە کە پێتانی دەدەن بۆ ئەوەی بڕۆن و ئەسڵەکەش خۆیان بیفرۆشن. شێخ بەرقان سڵاوی هەبوو ئەو وتی ئاگادارت بکەمەوە. ماکوان ئەی خوێڕی ڕافی عەلەینا و عەلەیکم وەسەلام ئەی ئاڵتونە ئەسڵەکە لەکوێیە پێم بڵێ. حەسقیل تەماشا مەکات چاودێریت لەسرە لەو جێگایەوەیە بۆیە هاتوونێتە ئێرە بەرامبەرت ئەو گەلەریەیە کە تابلوی تێدا دەفرۆشێت لەوێدایە لە قاتی سەرەوە لە ژووری خاوەن گەلەریەکەیە بەڵام لە ژێرزەمینەکەدا ئاڵتونە تەزویرەکە لەوێدایە ئێوە دەبەنە ژێرزەمینەکە ئەگەر بزان ژمارەتان کەمە لێتان ئەدەن و ئازارتان ئەدەن ئەگەر زانیشیان زۆرن ئەوە ئاڵتونە تەزویرەکەتان ئەدەنێ و بەوە هەڵتان دەخەڵەتێنن ڕوونە ئێستا یاخودنا. هەر ئەوەندەی وتی ڕوونا حەزە دیار نەما. منیش دڵنیام لە زانیاری حەزەی برام کەوتی خۆت تێکمەدا زانیم چاودێریم لەسرە لە تەڕەفی دزەکانی ڕافی. چوومەوە بۆ بەردەم دوکانەکە و تەلەفۆنەکەم نابەگوێمەوە بە کامێرەی ڤیدیۆ بەلاری وەستا بووم وێنی هەموو دوکان و بیناکەم گر و بە ئارەزووی دڵی خۆم بۆ ئەوەی لە بەرچاوم بێ. دوای چوومە دوکانەکە بۆ کڕینی شوکۆلاتە. لە دوکانەکەدا بووم کاکە باز هاتە لام و پرسی ئەوە چی دەکەی؟ ئێمە بۆچی هاتوین و تۆ خەریکی چیت؟ چاوەڕێی تۆن دەڵێن با بڕۆین بۆ لای ئەو کۆمەڵی ئاڵتونەکەیان لایە. ماکوان بڕۆ حوسێنم بۆ زیاب بکەرەوە لە ڕافی و چاوت لەسەر ڕافی بێ نەهێڵی بڕوا بۆ هیچ جێگایەک و خۆشی ون نەکە تۆزێ خێرا بڕۆ بۆ لایەن. ئەوان لە قاوەخانەیەک لە برۆکسل دانیشتە بوون. منیش هاتبوومە دەرەوە و دەگەڕام بەناو شاری برۆکسل و پێم وتبوو کە بڕیارتاندا بڕۆن بانگم بکەن. دیار بوو ڕافی شوێنەکەی بە ئێمە نەوتبوو نزیک بوون لە جێگاکەوە بۆیە پێویست بوو حوسێن بێتە لام و پلانەکەی بۆ ئاشکرا بکەم. حوسێن سەیدا ماکوان چاوەڕی تۆین با بڕۆین. ماکوان هەڤڵ با کارەکە دوا بخەین بڕۆ بڵێ ماکوان ون بووە بۆمان نادۆزێتەوە تەلەفۆنم بۆ بکەن بە ئۆتۆمبیل بگەڕێن بە شوێنمدا بسنە ماڵی یەکێک لە هاوڕەکانت ڕافی فێڵ و چاوبەستی لێ کردوین و دواتر پێت دەڵێم چی دەکەین. ئەوەی کە زۆر منی سەرسام کردبوو سیقە و متمانەی حوسێن بوو. هیچی نەوت ئەوەی پێم وت پیت بە پیتی پیادە کرد. ڕافیان بردە ماڵی هاوڕێکی حوسێن نیو کاژمێریان پێسوو. دوای ئەوە تەلەفۆنم کرد هاتن بە شوێن منیشدا و چوین بۆ ماڵی هاوڕێکی حوسێن کە ناوی ئەحمەد بوو. ڕافیش لەسەر قەنەفەکانی ماڵی ئەحمەد دانیشتە بوو مۆبایلەکەی لەگەڵ پاکەت و چەرخەکەی لەسەر مێزەکە دانا بوو. هەستایە سەر پێ وتی خێراکەن با بڕۆین. بە پێکەینەوە سوومە بەردەمی پێم وت ببورن کاتم زۆر لێگرتن ون ببووم باش بوو خۆم دۆزیەوە. هەروام وت پاڵێکم پێوە ناو لە جێگەی خۆی دانیشت دەستمدایە تەلەفۆنەکەی و هەڵم گرت و خسمە گیرفانم و بە کاکە بازم وت نەهێڵن ڕاکە یەک دوانێکی پیا بکێشن با باش بترسێ. هەروام وت حوسێن پێش کاکە باز دەستی پێگەیاند و لەیدا و بوراندیەوە. ماکوان کاکە یەکزار وام نەوت تەنها وتم کەمێک بیترسێن ئەمە شتێکی لێ بێت چی بکەین. حوسێن داخی لە دڵی مندایە ئەو بەس خیانەتی لە ئێوە نەکردووە تەنها لە منی کردووە. ماکوان ئاو بێنن لێ بپرشێنن ئەگەر کاک ئەحمەد بۆنی زۆر تیژی لایە با بۆنی پیا بکە بەڵکو هۆشی بێتەوە ئەم سەگا ئیشمان بەو دەڕوە. تەلەفۆنەکەی کۆدی لەسرە بزان کۆدەکەی لێ ناسێنن هەرسۆم بوو هۆشی هاتەوە. ڕافی ئەو بۆم لێ دەکەن مادام وا دەکەن فەرم و بمکوژن و شوێنەکەتان پێ ناڵێم. ماکوان پێویستیمان بە شوێنەکە نییە چونکە تۆ درۆت لەگەڵ کردوین. ڕافی درویسی فەرم و با بڕۆین ئاڵتونەکان بهێنینەوە. ماکوان باشە بۆ ئەوەی متمانت پێ بکەم تەلەفۆنەکەت بکەرەوە با تەماشایەکی بکەم بزانم کێ تەلەفۆنی بۆ کردووی. ڕافی باشە بەسەر چاو کۆدەکەشی کردەوە کە بریتی بوو لە 1948 کە من پێم وابوو ساڵی دامەزراندنی دەوڵەتی یەهودا لەسەر خاکی فەڵەستین. تەماشای تەلەفۆن و نامەکانم کرد هیچی تێدا نەبوو زانیم پەیوەندیەکان لە تەلەفۆنەوە نەبووە. گەڕام بە شوێن ڤایبەردا هیچی تێدا نەبوو. بیرم کردەوە وتم حتمما فەیسبووکە کە فەیسبووکەکەیم کردەوە تەماشای مەسنجەر و نامەکانیم کرد
لەوێدا شتی زۆری تێدا بوو بە زمانی عیبری نووسرا بوو. داوای کۆمپیوتەرم کرد لە کاک ئەحمەد، لاپتۆپی بۆ هێناین لەگەڵ کاکە باز دەستمان کرد بە وەرگێڕانی نامەکان لە گۆگڵ ترانسلیت. یەکێکمان دۆزیەوە کە قسەی لەگەڵ کردبوو، ناوی ئارنێز بوو. هەموو ئەو پلانەی کە حەسقیل باسی کردبوو بۆ من بێکەم و زیاد لەگەڵ ئارنێزدا باسی کردبوو. نامەکانێش هەمووی مێژوەکەی دەگەڕایەوە بۆ ڕۆژێک پێشتر کە بە هەموو نامەکاندا گەڕاین بینیمان کە هەردوو پلانەکە ئەواندایان ڕشتە بوو. ئەوانش پلانەکان بم شێوەیە داڕشتە بوو کە دەچینە ناوە تا 5 کەسیش بین دەست بە سەرمان دەکەن و لە دوای لێدانێکی زۆر چەند پارچەیەک مۆرفین و هێرۆین دەخەنە گیرفانمان و دوای ئەوە شکاتمان لێ دەکەن و ئەوەشیان باس کرده بوو کە کامێرا و سیستەمی کامێراکە لە کار دەخەن بە ناوی ئەوەی نوێی دەکەنەوە. کە ئەومان بینی هەمومان تووڕە بووین. حوسێن ویستی لێی بداتەوە. هاوارم کرد نەکەی بۆ خاتری خوا دەیکوژی. کاکە باز تۆ پێی بکێشە. ئەویش داهێنایەوە بکێشێ بە دەمیدا. هاوارم کرد لەویش بۆ خاتری خوا چی دەکەی کاکە باز بکێشە بە پشتە ملیدا. کابرا دیلە لە بەردەسماندا دروست نییە وای لێ بکەین. کاکە باز دیلی چی خۆ لە شەڕدا نەگیراوە تا یاسای جنێفی بەسەردا بسەپێ واز بێنە بە ئەم سەگا بتۆپێنم. ئەزانی سپلانێکی داناوە بۆ ئێمە خەریک بوو سەری هەمومان بکا بە قوڕە. ماکوان ئێمە خودامان هەیە، ئەوان کیان هەیە؟ خودای گەورە ئاشکرای کرد بۆمان بە دڵنیاییەوە دیلە و لە شەڕدا گیراوە. ئەگەر نانمان خوارد دەبێت لە خواردنی خۆمانی بدەینێ. پێداکێشانش تەنها بۆ تەعدیبە، نەک قاس و دەستی بشکێنین. خۆ ئێمە بەعسی نین کاکە. وازدەوە بهێنن وەرن با خێرا نامەیەک بنووسین بە عەرەبی و تەرجومەی بکەینەوە بە عیبری بۆ ئەوەی وانەزانن شتێک ڕوویداوە. نامەیەکمان نووسی بە زمانی عەرەبی وەرمان گێڕا بۆ زمانی عیبری. لە نامەکەدا نووسی بووم ئەو کوڕێک کە خاوەن و کەسی یەکەمی گروپی کوردەکانە ناوی ماکوانە. ون بوو بە شوێن ئەودا دەگەڕین کە دۆزیمانەوە ئاگادارتان دەکەینەوە. وی لە کاتی خۆی دواکەوتوین. هیچ دەرفەتی نووسینم نییە بۆیە ناتوانم بنووسم. بەڵام دڵنیاتان دەکەمەوە کە پلانەکە وەکو خۆیەتی و هیچ نەگۆڕاوە. وەڵامی نامەکەم بۆ هاتەوە و نووسرا بوو. سوپاس بۆ ئاگادارکردنەوەکەت. هاوڕێکانمان لێرە لە دڵڕاوکێدا بوون. تا سوار کاژمێری تر دەتوانین چاوەڕێتان بکەین. ئەگەر هاتن ئێمە هەمومان ئامادەین لە گەلەریەکە. ڕافیم بەستەوە و کاک ئەحمەدم بە دیاریەوە دانا. حوسێن و کاکە بازم بان کردە ژوورێکە و وێنەی گەلەریەکەم نیشاندان کە هەمویانم بە تەلەفۆنەکەم گرتبوو. هەموو وێنەکان لە بەرچاوماندا بوون. بە حوسێنم وت 10 کەسمان پێویستە، واتە 7 کەسی ترمان پێویستە. ئەوان تەنها حسابی 3 کەسیان کردووە، بەڵام دەبێن بە مفاجەئە ببینە 10 کەس تا بتوانین شەڕ بکەین و ئەگەر توانیتان سەکیش پەیدا بکەن. ئەگەر چی سەکی منداڵانش بوو هەر پەیدای بکەن لە ماوەی ئەم 4 کاژمێرەدا. بەڵام بە دڵنیایەوە دەبێت سەقۆ بۆکس و خەنجەر یاخود تێڵا و دار بشارینەوە. هەرسی بێ پێمان بێ نەوەکو شەڕ ڕوو بدات و شتی نەخوازرا و بێتە پێشەوە با بتوانین دەست بکەینەوە. حوسێنش ئەحمەدی بان کرد و وتی پێویستیمان بە 10 کەسە، چەند شک دەبیت بێتە لامان لە ماوەی کاژمێرێکدا. ئەحمەدیش ڕاستەوخۆ تەلەفۆنی کرد بۆ چەند دوکاندارێک لە بڕۆکسل. هەر یەکە و 4 کەسیان نرد. پێمان وت خۆمان پارەی ئیشەکانیان ئەدەینێ. تەلەفۆنیان کرد بۆ کەمپێک لە نزیک بڕۆکسل. 3 تورک و کوردێکی تریژ هاتن، واتە نزیکی 15 کەس دەبووین. بە 3 سیارە چوینە ناو بازار. پلانم ئاواداڕشتە بوو. من و حوسێن و کاکە باز دەچینە سەرەوە. 3 کەسی تریش پاسەوانیمان دەکەن لە پشمانەوە. هەر هەنگاوێکمان هەڵهێنایەوە تەنها 2 پلیکانە لێمان دوور دەبن. 5 کەسیش بۆ خوارەوە لەوێ ئاڵتونە ساختەکان بهێنن. دوانیان دەڕوات و 3 دانە پاسەوانی دەکا. 2 کەس لەناو گەلەریەکەدا بێت و دوانیش لە دەرەوەی گەلەریەکە. من جلەکانی خۆمم گۆڕیوە لەگەڵ کەسێک زۆر لە یەک دەچوین. ئەوم دانا بچێتە ژێر زەمینەکە. جلەکانی ڕافیم کردە بەری کەسێکان. پێم وت لە دوورەوە لەگەڵ ئەو کوڕەبا کە جلەکانی منی کردۆتە بەری و ئەوانی تر لە پێشەوە بڕۆن. سەرەتا تەنها 3 کەس خۆی بکا بە ژووردا، دوانی تر بە دوایدا دەرگاکە کۆنتڕۆڵ بکەن. من و حوسێن و کاکە باز لە کۆتاییدا دەڕۆین. وامان دانابوو کە غەڵ بە غەڵب و قەرەباڵغی دروست بکەن تا سەریان لێ تێک بچێت و بچینە سەرەوە و ئەوانیش بۆ خوارەوە. 2 دەمانسی منداڵانەمان دەستکەوت کە زۆر منداڵانە دیار بوو. دەترسام لەوەی کە بە دەستیانەوە دیار بێ کە مناڵانێ. بۆیە پێم وتن با هەوڵ بدەن کە دەرنەکەوێ وەکو لاشە، بەڵام شکلی دەمانچەکان دەربکەوێ با بزانن کە دەمانچەمان پێ. چوینە نێو ناوچەکە و چاوەڕوانی ئەوەیان نەدەکرد. یەک کاتژمێرمان مابوو. لەو مەوعیدەی کە دایان نابوو لەگەڵ ڕافی چوینە ژوورەوە بۆ ناو گەلەریەکە. ئەوەی لەوێدا بوو حەپەساب. لێرەش سیرۆکەکە ڕادەگرین.
هەوڵ دەدەین لە ڤیدیۆکانی داهاتوودا تەواوکەری ڕووداوەکان باز بکەین و زۆر سوپاسان دەکەم کە تا ئێستا بینەری ڤیدیۆکەمان ئەگەر ڤیدیۆکەتان بەدڵ بوو ئەوە هەر ئێستا لایکی ئەم ڤیدیۆمان بۆ بکەن و هەروەها شێریشی بکەن لەگەڵ هاوڕەکانتاندا و لە بیرشتان نەچێت ئەگەر ئەتانەوێ هەمیشە بابەتی ناوازە لە کەناڵەکەی ئێمە ببینن ئەوە هەر ئێستا سبسکرایبی کەناڵەکەمان بکەن و زەنگۆڵی تەنیشتی سبسکرایبە کاش چالاک بکەن و لە بیرشتان نەچێت هەر ڕەخنە و پێشنیارێکتان بۆ کەناڵەکەی ئێمە هەیە ئەوە هەموویمان لە کۆمنتی ئەم ڤیدیۆدا بۆ بنووسن و دووبارە و سێبارە سوپاسان دەکەم بۆ تەماشاکردنی ڤیدیۆکە تا ڤیدیۆیەکی تر و تا کاتێکی تر هەر شاد و بەختەوەر بن و خواتان لەگەڵ بێت و ئامانەتی خودا بن.